حکوومەتی سعودیا دەرگای بەڕووی عەمرەکارانی دەروێ وڵاتەکەیدا کردەوە، بەڵام تێچووی عەمرە لە سەردەمی کۆرۆنادا نزیکەی لە 100% زیادی کردووە. ئەمە سەرڕای ئەوەی کە بەپێی ڕێنماییەکانی سعودیا دەبێت هەر کەسێک کە لە وڵاتێکی دیکەوە گەشتی عومرە دەکات جارێکی دیکە پشکنینی کۆرۆنای بۆ بکرێتەوە، تەنانەت ئەگەر پێشتر ڤاکسینی دژ بە کۆرۆنای وەرگرت بێت. گەشتی عومرەش بۆ 10 ڕۆژ کەم کراوەتەوە. مەرجەکان ئەوەندە توندن ئەوەندە قورسن تا ئێساکە لە هەرێمی کوردستان لە لای ئێمە کۆمپانیایەک لە دووهۆک و کۆمپانیایەکیش لە هەولێر تەقدیمیان کردووە و تاوەکو ئێساکەی هیچ کەسێک بۆ وەکو موعتەمیر ئامادەیی دەرنەبڕیەوە بۆ گەشتەکە، چونکە لەبەرەوە وەکو باسماگە مەرجەکان زۆر قورسن، تەکلیفەکەیش زۆر قورسە بێ. تێچووی عومرە بۆ هەر هاوڵاتیەکە لە هەرێمەوە گەشتی دەکرد لە ساڵانی ڕابردوودا نزیکەی $700 بوو، بەڵام لە ئێستادا نرخەکەی بۆ $1200 بەرز بووەتەوە. ئەوەش بەهۆی جێبەجێکردنی ڕێنماییەکانی وڵاتی سعودیەوەیە. کولفەکەشی 11 وەرەقە بۆ 12 وەرەقا بێت، بەڵام گەشتێکی زۆر ڕێکوپێک و تایبەتە. ژوورەکان دوانین، تایارەکان تایبەتن، هەموو تایارەکان فلتەری ڤایرۆسی تایە، ناو پاستەکان فلتەری ڤایرۆسی تایە، ئوتێلەکان بە شێوەیەکی زۆر جوان تاقیم کراون، ینی ئوتێلەکان 400,000 ریاڵی سعودیان نیاوە بۆ وەزارەتی سەحا بۆی کە مەوادی تاقیم و مەوادی ئەو شتانی کە تایبەتە بە ڤایرۆسی کۆرۆناوە. لە 22 شوباتی ساڵی 2020 بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە سعودیە گەشتەکانی حەج و عەمرەی ڕاگرت. دواتر لە کۆتایی ساڵی ڕابردوودا حکوومەتی سعودیا ڕێگەی بە دانیشتوانی وڵاتەکەی خۆیدا کە عومرە بکەن. یەکەم گروپی عومرەکارانی عێراق بۆ بەجێگەیاندنی عومرە سەردانی سعودیەیان کردووە و لە هەرێمی کوردستانیش هیچ گەشتێک بۆ وڵاتی سعودیا ڕێک نەخراوە. ئیحسان سابیر، NRT سلێمانی.